بازاڕی جلی کوردیە لە شاری سلێمانی لە ئێستاوە هاوڵاتیان لە خۆ ئامادەکردندان بۆ پێشوازیکردن لە بەهار و نەورۆز. دوکاندارەکان نوێترین مۆدێلی جلی کوردیان هێناوەتە بازاڕ بۆ کڕیارەکانیان نمایشی دەکەن. جلی ئاڵا و واڵا و ڕەنگا و ڕەنگ دیمەنێکی ناوازەی بەخشیوەتە نێو ئەم بازاڕە. بەرەو نەورۆزە ڕۆین ئیتر خواز لەسەر ئەوە زیاترەیان ڕۆژانی کەش بۆ بۆنەی حەفلە و یا مناسەبە بێ جل هەل کراوە بەڵام لە نەورۆزا زیاتر یەنە دەرەوانی ئاوە چین سێریەکەین بزین چی لێ و چی مۆدە و چڕەنێک ئێستا باوێتی بۆ لەبەرکردن. وڵای من وەکو خۆم حەزم لەکەوە کەواو کرا زیاتر بەکارێنم سەڵتە زۆرنە ئەوەی کە زیاتر بەتەمەنە حەزی زیاتر بۆ ڕەش و نیلی و مارۆنی و بە زیاتر گەنجەکان ڕەنە ملەوەنەکان بەکارێنن. سێری جلی کوردیەکەین بۆ نەورۆز. چیتان بەدڵە نوێترین مۆدێلەکان بۆ هەمووی جوانە نازانی چی بکڕی شتی جوان زۆر زۆرە وەڵا لەم کاتایینی ترەڵین نزیکی نەورۆزە تا خیادەی دوورێ بۆمان و تر پێچ نەورۆزی ئەم ساڵ خۆتان بۆ ئامادەکرد ئینشەڵڵا ئارە وەڵا بەتەمای بەسەر خێر. جلی کوردی زیاتر لە چی کاتێکا لە بەرەکرێن؟ نەورۆز زیاتر لە نەورۆزە و فەسڵە فێنکەکان خۆشترە مناسەباتیش. مۆدێلی سلێمانی چییە؟ وەڵا کراسوکەوە و سەڵتە و هێلەکە و هەموویەتی ئەم ساڵ کەوا و هێلێکیشە. جگە لە دوکاندارەکان لەم وەرزەدا بەرگدرۆکان زۆرترین فشاریان لەسەرە. ئەو کەسانەی کە قوماشی جلی کوردی دەکڕن دەیهێنە لای بەرگدرۆکان و ئەوانیش لە سەر خواست و نوێترین مۆدێلەکان بۆیان دەدورن و ئامادەی دەکەن. شێوازەکانی جلی کوردی ژنانە خۆی دەبینێتەوە لە کەوا و کراس و سەڵتە و هێلک و کراس و چەندین مۆدێل و شێوازی دیکە. هەروەها بۆ پیاوانیش زۆرترین خواست و شێواز لەسەر ستارخانی و ڕانک و چۆغەی سادە و کەتافی و مرادخانیە کە هەموو ئەم شێوازانە بە پێی ناوچە و شار گۆڕانکاریان بەسەردادێت. لە کاتی نەورۆزە ئەو لە مانگی دوو کە چین بەرەو مانگی سێ لۆدێکی زیاترمان لەسەر و خەڵک خواستی جلی کوردی هەیە و جلی کوردی ئەکرێ. ئەم ساڵ زیاتر وەڵی سەڵتە بەکاریە سەڵتەکانیش با بڵێن ئێمە جۆرەها سەڵتەمان هەیە سەرشانی چرچ و ئەم ساڵ باویشتە قەدیمەکان بە عام هاتوتەوە با بڵێن کەواکەن لەگەڵ هێلەکە لە بەرەکرێ و شتە کۆنەکان زیاتر هاتوتە پێشەوە. یعنی هەروایە دایمە گەنجەکان زیاتر دڵیان بۆ خۆشترە و کە جلی کوردیەکەن و ئەو ڕۆژەی کە چنە دەرەوە بە حکومیەوەی کە بە جلی کوردی و بچنە دەرەوە جلی کوردی لەبەرەکەن. ساڵانە و لە سەروبەندی جژنی نەورۆزدا هاوڵاتیان دێنە بازاڕ و جلی کوردی دەکڕن بۆ ئەوەی لەو بۆنەدا بە شێوازێکی جیاواز دەربکەون. بۆ ئەم ساڵیش خواست لە سەر شێوازی کلاسیکی و مۆدێلە کۆنەکانی ساڵانی ڕابردووە لە بازاڕەکاندا. هەورە زەحمەت شارپرێز سلێمانی.